دوو مامۆستای زانکۆش دەڵێن میدیای کوردی تاچی کوردی هۆشیار کردوتەوە هەر بۆیە ئەردۆغان دایان دەخات بەوەش دەیانەوێت دەنگی ئازاد کەب بکەن. مامۆستای زانکۆی سلێمانی دکتۆر کاوە ڕەزا سەبارەت بە داخستنی میدیا کوردەکان لە باکووری کوردستان ڕاگەیان. ئەو میدیا کوردیانەی کە لە بواری گەنجان و منداڵان کار دەکەن لە ڕووی کۆمەڵایەتی کولتوری پەروەردەیی و زمانی کوردیدا گەل هۆشیار دەکەنەوە هاوکات کاریگەریان هەیە لەسەر کۆکردنەوەی کوردان لە دەرەوەی هێزێکی وەک هەدەپا. ئەوانش ئەردۆغان و پارتەکەی نیگەران کردووە بۆیە هێرش دەکاتە سەر ناوەندە میدیاکان و دایان دەخەن. هەروە دەیەوێت ئەو کۆدەنگیەی لە نێوان کوردانی باکوور باشوور و ڕۆژاوە دروست بووە نەهێڵێت و ڕێگان نەدات دەنگەکانی باکوور بگەنە بەشەکانی دیکەی کوردستان. لای خۆشیەوە مامۆستای زانکۆی گەرمیان یادگار عەلی ڕاگەیان دەوڵەتی تورک دەیەوێت بە تەواوی دەنگی ئازاد و سربەخۆ کب بکات و بەو هەنگاوە نادیموکراتیە ڕێگە لە دڕوماڵکردنی هەموو ئەو تاوانانەی حکومەت بگرێت کە بەرامبەر بە کورد و گەلانی دیکەی وڵاتەکە دەیکات.